دوێنێ شەو تیرۆریستان ناحەزان شەمشەمە کوێرەکان پەلاماری دوو ڕێبای ئێمەیاندا لە تەشاخی زۆر گوێتراو تا دوای تەقەیەکی زۆر لە بینی هەردوولا بەڵام ئەوان نەیانتوانێ ببێنە پێشەوە بە سەر ڕێبایەکان هەندە دووری 120 متر تەقەیان کردبوو سێ پێشمەرگەیان شەهید کردبووین و دوو پێشمەرگەشمان بریندار بووە پاشان ئەوان دەدەم دوای تەقەکە ئەوانە هەمویان ڕایان کرد بە ئیتیجاهی ئەو دیوە پێشمەرگەکان بەدوایە ڕۆشن تا ناوەڕاستی شاخی خوار بۆ دیوە بەڵام خوێنوشتیشان زۆر لێ ڕژاو بەس ئیتر بۆمان نەگیران دەرچوون لەو کۆمەحوار نیمانە بەڵام لەوەشە لە مستەوەی سەرەوە هەبێ لەگەڵ وەزارەتی پێشمەرگە یا لەگەڵ وەزارەتی ناوخۆ خۆی نەبوونی خزمەتگوزاریەکی لەو مەنتیقەیە و سیراع ملبانێکی بینی شیعە و سونە و مەجالێکی زۆر دراوە بەوانە و بێدەنگی سوپای عێراق و هێزەکانی عێراقی و نەبوونی هێزی پێشمەرگەی کوردستان لەو ناوچەیە سەبەبی دروستبوون و زیندووبوونەوەی ئەوانەیە و ئەگەر بێت و زوو شارەسەر نەکرێ و تەنسیقات و ئیتفاقات لەگەڵ ئێمە نەکەن حکوومەتی عێراقی بەیەکەوە نەتوانێت ئەو مەناتیقانە ئەو ناوچانە پڕ بکەینەوە لە هێزی پێشمەرگەی کوردستان یا بەیەکەوە ئەوە خراپترەوێ باشتر نابێ بێگومان بۆشاییەکە لە بینی ئێمە عێراقا و ئەو سیاسەت و ڕەفتار و کردارەی بەرپرسانی عێراق لەو ناوچانی کە ئێستا ئەیکەن ئەمانەکشی سەبەبی سەرهەڵدانی ئەوانەیە